Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من یادا خوشحالم گەڕامۆلاتان لە ڤیدیۆیەکی نوێدا. وانەیەم ڕۆمان بەشی دووەمی هەرگیز کۆڵنەدانی مامۆستای ئەمریکی بە ناوبانگ ئەی جەی هۆگە کە ڕۆژی هەینی بەشی یەکەم بڵاو کردەوە. ئەم ڕۆژ بەشی دووەم کە وەک لێ باسم کردم یەکەم بە دوو ڤیدیۆ. ڕەنگە جا لەم ڤیدیۆ بڵێن زۆربەی وشەکان لەوەی پێشووە چێ لەوانەیە شتەکان دووبارە بن. وەک لە حەوت یاساکەیە باسمان کرد هی ئەی جەی هۆگ وتمان دووبارەکردنەوە لە زمانی ئینگلیزیە کلیلێکی زۆر گرنگە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و ئەمڕۆ کۆمەڵە شتیشی تێک ئەتوانین سوودی لێوە بگرین بۆ بەرەو پێشبردننی ئاستی زمانەکەمان و گرنگی پێدانی و بتوانین بەرەو ئاستێکی باشتر زمانەکەمان بەرین. جا لەگەڵی کۆمەڵی گوشەی تازی تەیە لە هەمان کاتیشە ئەتوانین سوود لەو بەشەش وەربگرین کە باسی فێربوونی زمانی ئینگلیزیەکە. بەڵام بەسەرتاوە بڵم ئەگەر بەشی پێشوتان نەبینیەوە بۆی تێبگەم زانین لەکوێوە گەشتین بێرە و لەوانەیە پێشوو باسی چیمان کرد کلیک لای ڕاستی شاشەکەەوە بکەن بینەری بەشی یەکەم بن دواترتان بۆی بتوان سوودێکی زیاتر لەم ڤیدیۆش وەربگرن. ئێستا وەکەمیشە جارێکی خوێنینەوە دواتر وشە بە وشە و دێر بە دێر ڕێکینەوە بە کوردی. Never quit. Winners have this never quit attitude. When life is tough, they fight harder instead of complaining, instead of quitting. Now, as I mentioned, I was like that too. I was a complainer. If you are a complainer, if you complain and you want to quit, it's okay. It's not permanent. You can teach yourself this never quit attitude. Step by step, you become stronger and tougher. You do it by facing challenges and problems. First, start with small ones. Don't wait until they come to you. Go find them. Have a tough challenge and overcome it. Have a tough problem and solve it. Then attack a bigger problem. Each time you defeat a problem, you get stronger. Each time you face something tough and you don't quit, you get stronger. In this way, over weeks and months and years, you will get stronger and tougher. You will develop this never quit attitude. When you are facing a problem with English and say, "Oh, I'm not improving enough. Oh, it's difficult." Stop yourself from complaining. Stop. Focus on the problem and attack the problem. Attack the challenge. Enjoy the challenge. Enjoy the tough time and get stronger. Develop your never quit attitude. You can do it. You will do it. You will achieve your dream life. You will succeed. Never quit. Never quit. Never quit. ئێستا شەوێکی گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە. Never quit. وەک لە ڤیدیۆ یەکەم باسمان کرد never quit واتە هەرگیز کۆڵمێ. دەستپێکی قسەکان بەم جۆرێ. Winners براوەکان winners واتە براوەکان winner واتە براوە. براوەکان have this never quit attitude. براوەکان ئەم خوی هەرگیز کۆڵنەدانیان هەیە. لە ڤیدیۆی پێشوە گەر بینەری ببێتن جا وەکو ڤیدیۆی پێشوش چۆنڵی بە وردی نایکینەوە بە کوردی لە بەتایبەت ئەو شتانی کە دووبارن بۆیە بینەری ئەو ببن ئەتوانن ینی لێ زۆر شتەکانمان ینی وشانی کە لێرە دووبارن لێ بە جوانی ڕوونمان کردوێتەوە بۆی بتوانن سوودی تەواو لەمانەیەش وەربگرن. کاتە ئەڵێ winners have this never quit attitude واتە براوەکان ئەم خوی هەرگیز کۆڵنەدانیان هەیە. When life is tough کاتێکە ژیان زەحمەتە they fight harder. قورستر ئەجەنگن. Instead of complaining. لەبری ئەوەی کە چۆنڵی گلەی بکەن و ناڕزای دەربڕن. Instead of quitting. لەبری ئەوەی کە دەست هەڵبگرن. Instead واتە لەبری. کە لێراڵە instead of complaining, instead of quitting واتە لەبری ئەوەی کە گلەی بکەن لەبری ئەوەی کە دەست هەڵبگرن. کاتاڵێ کاتێک براوەکانە و خۆی هەرگیز کۆڵنەدانیان هەیە. Now, as I mentioned, ئێستا ئەیجێ واڵێت ئێستا as I mentioned وەکەوەی کە باسم کرد as I mentioned باسی ڕابردووەکە mention واتە باسی دەکات I mentioned وەکەوەی کە باسم کرد باسی ڕابردووەکە as واتە وەک ئەساڵێ وەکەوەی باسم کرد I was like that too. منیش بەو جۆرە بووم. منیش هەمان شێوە بەو جۆرە بووم. ئەڵێ I was a complainer. ئەڵێ complain واتە بۆڵە دەکات واتە گلەی دەکات. I was a complainer واتە گلەی کرد بوو. ئەها ئەو یاڕێکە لە کۆتایی وشەکان و ڤێربەکانەوە کردارەکانەوە زیاکردن ئەکرێ بەناو بۆ ئەو شتەوە. بۆ نمونە complain وەکو ئاماژەم پێکرد واتە گلەی دەکات. complainer واتە ئەو کەسێک کە گلەی دەکات. ئێستا ئیجێڵێ I was a complainer واتە کەسێکی گلەی کرد بوو. If you are a complainer,
ئەڵێ ئەگەر تۆ بە هەمان شێوە ئەگەر تۆ کەسێکی کە گلەیکەرێکی ئەگەر تۆش گلەیکەرێکی if you complain and you want to quit ئەگەر تۆ گلەی ئەەکەیت و ئەتەوێت دەست هەڵبگری if you complain واتە ئەگەر تۆ گلەی ئەەکەیت and you want to quit و ئەتەوێت دەست هەڵبگری it's okay شتێکی چۆنڵێ نۆرماڵە ئەڵێ شتێکی it's okay ئەها بۆ هاتە هیچ کێشەیەکی تیان نییە it's not permanent ئەمە هەمیشەیی نییە it's not permanent واتە هەمیشەیی temporary واتە کاتی permanent واتە دوانتان بڵێن عەکسیەکەن permanent واتە هەمیشەیی temporary واتە کاتی it's not permanent واتە هەمیشەیی نییە واتە ئەڵێ ئەگەر تۆ گلەی ئەەکەیت و ئەتەوێ واز بێنی ئەمە شتێکی اعتیادیە و permanent نییە واتە هەمیشەیی نییە you can teach yourself this never quit attitude you can teach yourself واتە ئەتوانی خۆت فێر بکەی teach واتە فێری دەکات you can teach yourself واتە ئەتوانی خۆت فێر بکەی this never quit attitude ئەم خوی هەرگیز کۆڵ نەدانم step by step واتە هەنگاو بە هەنگاو step واتە هەنگاو step by step واتە هەنگاو بە هەنگاو you can become ئەتوانی ببیت بە stronger and tougher ئەتوانی بەهێزتر و بەهێزتر ببی strong و tough لە ڤیدیۆیەکەم بە ڕوونمان کردەوە تقریبا ئەتوانین بڵێن هاواتان you do it ئەوە ئەکەیت by facing challenges and problems ئەوە ئەکەیت بە ڕوبەڕووبوونەوەی face بەمانای ڕوخسارێت لە هەمان کاتەکە ئەڵێ face something واتە لەو کاتەیە واتە ڕوبەڕی شتێک ببیتەوە بۆ نمونە لێرەیە کە ئەڵێت facing challenges and problems واتە ڕوبەڕووبوونەوەی challenge و کێشەکان کاتە ئەڵێ تۆش توانی ئەمە بکەی واتە ئەو خوی هەرگیز کۆڵ نەدانە لە خۆتە بچەسپێنی چۆنەڵێ یا ئەو خوی هەرگیز کۆڵ نەدانە فێری خۆ بکەی بە ڕوبەڕووبوونەوەی challenge و کێشەکان first واتە یەکەم start with small ones بە بچووکەکان دەست پێ بکە یعنی ئەوانەی کە بچووکن start واتە دەست پێ دەکات start with small ones مەوسی لە هەر یەکێک لە ئێمە یعنی مەوسی لەو کەسێکە قسەی بۆ کاڵێ بە بچووکەکان دەست پێ بکە don't wait until they come to you مەوەستە don't wait یاخود چاوەڕێ مەکە until هەتاوەکو they come to you ئەوانیان بۆ لای تۆ یان نیان بۆ تۆ بۆنە کێشە و ناڕەحەتیەکان go find them بڕۆ بیاندۆزەرەوە go find them بڕۆ بیاندۆزەرەوە have a tough challenge and overcome it have a tough challenge واتە چالنجێکی قورست هەبێت and overcome it overcome واتە تێپەڕێنە یا بە سەریا زاڵ بە هەڵێ چالنجێکی قورس هەبێ و بە سەریا زاڵ بە ئەو ئتە کە لێ هەم ئەگەڕێتەوە بە چالنجەکە یعنی have a tough challenge and overcome the challenge یعنی توانین لە بری ئەو ئتە بڵین the challenge اینجا داترەڵێ have a tough problem واتە کێشەیەکی قورس هەبێ and solve it و چارەسەری بکە solve بەمانای چارەسەرکردن دێت بۆ مناڵە کێشەیەکی قورس هەبێت و چارەسەری بکە واتە دەست هەڵمەگرە لێ then دواتر attack a bigger problem هێرش بکەرە سەر کێشەیەکی گەورەتر attack واتە هێرش دەکات attack a bigger problem واتە هێرش بکەرە سەر کێشەیەکی گەورەتر big واتە گەورە bigger واتە گەورەتر each time you defeat a problem هەر کاتێک کە تۆ کێشەیەک تێ ئەپەڕێنی یا کێشەیەک ئەبەزێنی defeat بەمانای بەزاندن دێت هەر کاتێک کە تۆ کێشەیەک ئەبەزێنی you get stronger بەهێزترە بی each time you face something tough and don't quit هەر کاتێک ڕوبەڕووی face دووبارە بەکارهاتێتەوە ڕوبەڕووی شتێکی قورسە بیت و دەست هەڵناگری each time you face something tough هەر کاتێک ڕوبەڕووی شتێکی قورس ئەبیتەوە and don't quit و دەست هەڵناگری you get stronger بەهێزترە بی in this way over weeks and months and years in this way واتە لەم ڕێگایەدا یاخود بەم ڕێگایە over weeks and months and years بە درێژایی هەفتەکان و مانگەکان و ساڵەکان week واتە هەفتە month واتە مانگ year واتە ساڵ کاتاڵێ بەم ڕێگەیە in this way بەم ڕێگەیە
بدرێژایی over يعني بدرێژایی هەفتەکان و مانگەکان و ساڵەکان you will get stronger and tougher تۆ بەهێزتر و بەهێزترەبی باسمان کردو پێشتر لەبارەی strong و tough you will develop this never quit attitude you will develop واتە پەرەی پێدەدات you will develop واتە تۆ پەرەی پێدەدەیت بەچی پەرە بەچی this never quit attitude ئەم خوی هەرگیز کۆڵ نەدانە واتە تۆ پەرە بەم کاتێک کە ڕوبەڕووی کێشەیەکە بیتەوە واز ناهێنی بەردەوامە بی ئەمە بێتە هۆی کە بەردەوام بووی لەسەرەمەوە لێکا کە خوی هەرگیز کۆڵ نەدان لە خۆتا فێری خۆ بکە یا لە خۆتا بیچەسپێنی when you are facing a problem with English کاتێک کە تۆ ڕوبەڕووی کێشەیەک ئەبیتەوە لەگەڵ زمانی ئینگلیزیە when you are facing a problem کاتێک کە تۆ ڕوبەڕووی کێشەیەک ئەبیتەوە with English لەگەڵ ئینگلیزیە لەگەڵ زمانی ئینگلیزیە and say وەئەڵێیت I'm not improving enough I am not improving واتە من بەرەو پێش ناچم enough واتە بە بڕی پێویست بەرەو پێش ناچم enough واتە بڕی پێویست بۆ منەکە لێرە ئەڵێیت I'm not improving enough واتە بە بڕی پێویست بەرەو پێش ناچم oh it's difficult ئەڵێ هەی هاوار ئەمە قورسە it's difficult واتە قورسە stop yourself from complaining خۆت بۆستێنە لەسەر ئەوەی کە گلەی بکەی یعنی کاتێکە تۆ خەریکی فێربوونی زمانی ئینگلیزیت ئەگەیت بە شتێک یان هەستەکەی بۆ نمونە تۆ بتێ بە مانگێک ئیتر وەکو قسەگەرێکی ئەمریکی قسە بکەیت و بۆ نمونە هەفتەیەوە لێ بۆ نمونە بتێ بە ماوەیەکی کەم زۆرترین شت فێر ببی ئەکرێ بەڵام زەحمەت یعنی ناڕەحەتە بۆ نمونە کە لێرە ئەڵێت کاتێکە ڕوبەڕووی کێشەیەکە بیتەوە لە زمانی ئینگلیزی تر تۆ لێت بۆ منە شتێک نازانی تر وا لێ بەخۆت ئەڵێ بڵێم وەکو پێویست فێر نابم شتەکان قورسن بەو جۆرە نین stop yourself from complaining خۆت بوەستێنە لە گلەیکردن یا لە ناڕەزایی دەربڕین stop تا بۆستە focus on the problem بۆ نمونە کە خەریکی فێربوونی زمانی ئینگلیزیت لەوانەیە تۆ ماوەیەکی زۆر خەریکی فێربوونی زمانی ئینگلیزی بی بەڵام دوای ماوەیەک سەیرێکی کە وەک پێویست فێر نەبووی لەوانەیە بۆ نمونە تۆ 6 مانگ خەریکی فێربوونی زمانی ئینگلیزیت سەیرەکەی شتێکی وا فێر نەبووی دقەتی کەسێکی کە ئەیت لە ماوەیەم 6 مانگەیە زۆر زیاتر فێر بوو ئەڵێ تۆ لێرە ئەمەڵێ ئەمە قورسە و دەست پێی بە گلەی کردن لەوانەیە بۆ نمونە لەوانێت تۆ ئەم ڕێگەی کە خەریکیت بۆ فێربوونی زمانی ئینگلیزی هەڵە بێ ئەویش ڕێگەیەکی ڕاست بە ڕێگەیەکی ڕاست هەوڵی فێربوونەکەی یاوە بۆیە بێگومان ئەو سوود وەرەگرێت لە ماوەی ئەم 6 مانگەیە ئەو زیاتر فێرە بێ وەک لە کەسێک کە بە ڕێگەیەکی هەڵە خەریکی فێربوونی زمانی ئینگلیزیە یان خەریکی هەر شتێکی کە بەڵام مەسەل لێرە مەبەستی ئێمە لە زمانی ئینگلیزیە جا بۆیە سەیری هەر حوت یاساکەی زمانی ئینگلیزی بکەن کە هی مامۆستای ئەمریکی بە ناوبانگی جێهۆگەگە لە چانەوە بڵاومان کردوێتەوە سەیری ئەو حوت یاسایە بکەن زۆر سوودی لێوەرەگرن ئەگەر چۆنڵی پەیڕەوی یاساکان بکەن بۆ فێربوونی زمانی ئینگلیزی اینجا ببینەوە ئێرە هەڵێ focus on the problem and attack the problem focus واتە تەرکیز بخەرە سەر کێشەکە focus on the problem تەرکیز بخەرە سەر کێشەکە and attack the problem و هێرش بکەرە سەر کێشەکە تۆ بۆ منە لە ماوەیەم 6 مانگەیە بە ڕێگەیەکی هەڵە خەریکی فێربوونی زمانی ئینگلیزی دوای 6 مانگە سەیرێکی بەرەو پێشچوونێکی وا بە خۆتەوە نەبینیەوە هێتر مەڵێ وڵات تاوا قورسە شتەکە و ئەمە بەکەڵکی من نایە چۆنەڵێ سیرکە بزانە ڕێگەیەکی هەڵە بەکارێنەوە ڕێگەکە بگۆڕەکە ڕێگە ڕاست بۆ 6 مانگە دووبارە هەوڵ بەرەوە ئەو وەختە ئازانی کە بەڕاستی سوودوەرەگریت و بەرەو پێشەچی attack the challenge هێرش بکەرە سەر چالنجەکە enjoy the challenge وەکەوەی لە ڤیدیۆ یەکەم ماوەتمان چێژ لە چالنجەکە وەربگرە enjoy the tough time چێژ لە کاتە ناڕەحەتەکە وەربگرە and get stronger ئەوەش ئەنجامی ئەوەش هەموو ئەمانش ئەوا لێکە کە بەهێزتر بی هەڵێ چێژ لە کاتە زەحمەتەکە وەربگرە و بەهێزتر بە develop your never quit attitude خوی هەرگیز کۆڵ نەدان لە خۆدا گەشە پێ بسێنە پەرەی پێ بە develop وەک ئاماژەمان پێگەواتە پەرەی پێدەدات develop your never quit attitude واتە پەرە بە خوی هەرگیز کۆڵ نەدان بدە you can do it منیش بە خۆم و بە هەر یەکێک لە ئێوەش ئەڵێم you can do it I can do it یعنی تۆ ئەتوانی ئەو بکەی منیش ئەتوانم ئەو بکەم هەر شتێک کە خۆمانەوانە and you will do it دڵنیام هەر یەکێک لە ئێمە
ئەشتوانین ئەوە بکەین و ئەشیکەین. You will achieve your dream life. تۆ achieve لە ڤیدیۆ یەکەم ئاماژەمان پێکردواتە چی؟ واتە بەدەستی دەهێنێت. You will achieve your dream life. واتە ژیانی ئەو ژیانی کە لە خەونتە بۆ خۆتی دائەنەی بەدەستی ئەهێنی. یا بۆ نمونە بۆ لایەنی زمانی ئینگلیزی بۆ خەونە ئەوەیە زمانی ئینگلیزیەکە ئەوە بەرەو پێش بچێ هیچ کێشەیەکە نەوێت لە قسەکردنا کاتێ بڕۆیتە وڵاتێکی تر هیچ پێویستە بە کەسێک نەبێت کە دەستە بگرێت و وەرگێڕانە بۆ بکە بۆ لەوانەیە خەونە هەبێ کە تۆ کۆڵە نێوە بەردەوام بووی ئەتوانی ئەم خەونە بەدەست بهێنی ئەتوانی یعنی هیچ شتێک زەحمەت نییە کاتە ئەشڵێت you will succeed تۆ سەرکەوتووە بیت منیش بە خۆم و بەیەوە شەڵێم کەوایە never quit never quit never quit بەڵام گرنگی هەموو ئەمانە بۆ ئەو شتانی کە ئەمانە بەدەستی بێنینەوەیە کە never quit هەرگیز دەسەڵ نەگرین هەرگیز دەسەڵ نەگرین هەرگیز کۆڵ نەین. ئەمەش بەشی دووەمی never quit بوو واتە هەرگیز کۆڵمێ. هیوادارم هەر یەکێک لە ئێمە هەر خەونێکمان هەیە چ بۆ فێربوونی زمانی ئینگلیزیە یان هەر خەونێکی ترە لە ژیانمانە بە خۆمانمانداناوە هیوادارم کە هەمومان پێیان بگەین و هەرگیزیش کۆڵ نەین لە بەدەستهێنانی ئەو خەونانەمان بۆ ئەوەی بتوانین پێی بگەین و ژیانمان جوانتر بکەین. هیوادارم ئێوەشتانی بێتان سوود لە وشەکان وەربگرن بە شێوەیەکی گشتی سوود لە هەردووانەکە وەربگرن و ئەگەر هەر ڕەخنەوە پێشنیارێکتان هەبوو لە کۆمنت بۆمان بنووسن هەموو کۆمنتەکانە بینین ئەگەر وەڵامیش نینەوە هەر هەموویە بینین دڵنیابن ئایان خوێنینەوە کۆمنتەکانتان زۆر دڵخۆشکردن بۆ ئێمە. سپاس بۆ هەمووتان سپاس بۆ تەواوی ڕەخنەکانتان پێشنیارەکانتان پشتگیریەکانتان. هیچم نەماوە بۆتن لێرە ئەمانەیە کۆتایی پێهێنین تاوەکو ڤیدیۆیەکی دیکە هیوام کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ و never quit.